کاغامەز بەخێر بێەوە سەلامەت سوپاس دەکەم کاکە بەرنامەکە دیتەوەی خۆت ماشەڵڵا لێوی خۆشەویستت گەلک زۆرە ماشەڵڵا ینی کەسم نەدی کۆمنتێکی خراپش لە بۆ جەناب نووسی قوربانت و سڵاو و ڕێزم هێلوەوانێک کۆمنتی یان نووسێ چاویان ماز دەکەم هیوادارم لەو ئاستەیدا بووم نانا بە تاکید زۆریان نووسیبیان مام سەید هەرێ وەڵا عزیزی چاویان طبعا ماز دەکەم گەلک سپاس بەخێر بێ دووبارە عەزێتمان دایەوە دەستین گۆش خۆش بیتن عزیزی منی بەڕاستی شتێکی پرۆفیشنال و جوان بوو عزیزی منی سپاس دەکەم ئەو جەکا کامانس جالی ئەو چاڵنجەی کە جەنابت داد نابوو لە بۆ من ئا ئەمە گۆڕانکاریەکم لێ کردیە هیوادارم پێت قبول بی جان لە بڕی ئەو پارەی کە دیاریت کردبوو ئا گۆڕیتم بەوەی کە ژەمە خواردنەک لە بۆ ئەو کرێکارانی کە لەسەر زادنە لێرانە پلان دابین ئەگەر پێت قبولی تەمان بە چاوان قبول دەکەم بەس ئەمنیش داواکاریەکەم لە جەنابەت هەیە هیوادارم چاڵنجەکەی خۆت بدەیە من ئەزم لێ خەرجەکەی لەسەر برادبی عزیزی منی هیچ فەرقی نیە جەنابت بی ئەمن بم هیچ فەرقمان نیە قوربانتم ئەتو عزیزی منی دووبارە زۆر زۆر سپاس بەخێر بێ ئەوجا لێرانەوە بزانام کۆمەڵە کرێکاری زۆری شەنا بەڵینە ئەگەر لەگەڵم بێ حەز ئەرچەندە حەزم لێ نیە کاتێک کە تەوزیع دەکەن سە کرێکارەکان ئەوان دەربچن بەڵام هەر ئەوەندە لە دوورەوە دووسەیەکە بیل بەسە چاوان باشە بچین پێ باش فەرموو کاغەماز لێرە شەوە داردواز لێنین